ئەم ڕۆژانی کە ئەکرێتەوانێ و هانی قوتابیەکان زیاتر ئەیە بۆ بەرەو پێشچوون هەوڵدان و خزمەتی زیاتر بە وڵاتەکەمان و بناغەیەکی بەهێزە بۆ ئایندەی مناڵەکان لە دوا ڕۆژە کە سود بگەن بە وڵاتی خۆیان میلەتی خۆیان و لەگەڵ یا هەستێکی نەتەوایەتی بردیشیان بۆ دروستەکە کە تو بتوانی لە ڕێگەی ئەو زانست و زانیاری و معریفەتی کە هەتە خزمەتی وڵات و گەل و نەتەوە نیشتیمانی خۆتی پێ بکەیت کە ئەو کەسانی لەگەڵتان هەم مامۆستاکان شانازیت پێواکەن هەم خاکە شانازیت پێواکە هەم کە سوکارەکەت ئێمە وەکو ئەوەی کە سوکاری یەکێکی لەو خوێندکارانی کە بەشداری کردووە لەم پرۆژەیە ئەکی زۆر دڵمان خۆشە زۆر هاوکاری بووین و بەڕاستی جێگەی شانازیە من خوشەکەم لێرە بەشدارە بە پرۆژەیەک بەشدارە کە وەکو با بڵین داهێنانێکە بۆ کەسانی کە خاوەنی با بڵین نەخۆشی ئۆتیزمن کە بەڕاستیەکەی هەمومان نەزانین کە نەخۆشی ئۆتیزم بيتي مراعاتێکی تایبەتی هەیە و لە کەرتی سەحیشە بەڕاستی زۆر ڕەچاوی ئەکرێن لە هەموو بوارەکانی سلکی طبیە و ئێستا بەڕاستیەکەی منوکو خۆم زۆر شانازی بە خوشەکەمەوەکەمەوە بە هەر یەکێک لەم قوتابیانی کە لێرن ئەم پرۆژە جوانانەیان تەقدیم کردووە بەڕاستی جێگەی شانازی هەم بۆ خۆیان و هەم بۆ وڵاتەکەیان هەم بۆ مەکتەبەکانیان هەمیش لەگەڵیان بۆ خێزان و بۆ وڵاتەکانیان دووبارە وڵاتەکانی دراوسێش بە هەمان شێوە ئێمە هیچمان لەوان کەمتر نییە بگرە ئێمەش خاوەنی کەسانی زۆر بەهرەمەند و زیرەک و توانە و لێهاتووین.